باز لە ئامادەکاریەکانی جژنی قوربانەکەین، هەروەها باز لە ڕەهەندەکانی جژنی قوربانەکەین لە ڕووی ئاینیەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئەحمەد مامۆستای ئاینی. پێشواسی لە دکتۆر محەممەدەکەین. دکتۆر بەخێر. علیکم سلام، زۆر بەخێر بیت. بەخێر بیت دکتۆر جان، سەرچاو. بەخێر بێ. بەخێر بێ. زۆر بەخێر بیت. سلامت دنیا. بەخێر بێ. یا الله بسم الله. دکتۆر جان بەخێر بێ. یاخوا لە جێژن خۆشیە بن. لەگەڵ بەڕێستا دکتۆر جان. دکتۆر با سەرەتا بۆ دەست پێ بکەین ئامانج لە بوونی جەژن یان بوونی بۆنە ئاینیەکان چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. يا ربنا بخوي بخشندو مهربان درود وصلاة ورسجاني باكي في غمرمان صلى الله عليه وسلم ولسر يارو يا وران وشون كوتواني تاروجي دوائي إن شاء الله أو تخوازم كأم جاجنو أم روكش كالروجي عرفية بخير وخوشي بشادماني بكامراني بدينداري بدعاء قبول بون إن شاء الله بسر إيمي مسلمان وكردستان هريمة كمان وولاتي مسلمانان وبرا حاجية كان من خشكا كان من تيبري إن شاء الله بخير وخوشي به. دیارە ئاینی پیاکی پیرۆزی ئیسلام پێش هەموو شتێ زۆر مەبەستێتی کە ئێمە وەکو ئەوەی کە هاتووینەتە سەر ئەم دنیای خی پەروەردگار درستی کردوین بە سەعادەت و خۆشی و کامەرانی بژین. کاتەکانی ژیانمان تێپەڕێنین بە شێوازێک کە خی پەروەردگار پێی خۆشە. خی گەورەش پێی خۆشە کە ئێمە لە شادیابین، لە پێکەنین و زەردەخەنە و ئیبتیسامە و کاتەکانمان بە ناخۆشی نەبەینە سەر. خی ڕەب العالەمین ئەم دوو جێژنە کە دایناوە بۆ ئەهلی ئیسلام، بۆ سەرجەم مسلمانان بە گشتی و دیارە کاتێک کاڵین بە گشتی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی گشتگیرە بۆ سەرجەم بەشەریەت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. یعنی پەروەردگار ئەم ئاینەی نادووە بۆ ئەوەی سەرجەم بەشەریەت برای یەک بن، هەمومان پێکەوە لە کۆمەڵێ شعار و کۆمەڵێ بەجێهێنانی نوێژ و عیبادەت و حەج و عومرەکردن بەشدار بین. یەکێکی لەوەی کە کۆمانەکاتەوە ئەمان کا بە یەک ڕیس، یەک برا، یەک عایلە، یەک خانەوادە، ئەوەیە جژنی ڕەمەزان و جژنی قوربانە و حەجکردنە. بۆیە بەڕاستی جژنی قوربان لە دوای بەجێهێنانی ڕوکنێکی ئیسلامەتیەت کە ئەوش ڕوکنی حەجە. حەجکردنیش بەڕاستی بەجێهێنانی ئەو ڕوکنانە یا ئەو چەند ڕۆژەی کە برا حاجیەکانمان لە شاری مەکەی پیرۆز لە ڕۆژی عەرەفە لە مینا لە ڕۆژی هەشتەمەوە کە خۆیان ئامادە ئەکەن ئەمڕۆ کە ئەچنە ساحەی عەرەفات کە ئەمەش شیعارێکە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلامەتی بەڕاستی ناڕەحەتی ئەچێژن، بێتاقەتە بن، تەب و تۆزاوی ئەبن، ناڕەحەتە بن. بۆیە لە دوای ئەوە دەبێتە جەژن و خۆشی. بۆچی جەژن و خۆشی؟ چونکە هەموو کاتێک هەر یەکێک لە ئێمە کارێک ئەنجام ئەدا، کاتێک خوێندکار لە کۆلێژ و لە مەکتەب و لە قوتابخانە سەرکەوتوو ئەبێت شەهادەیەکی ئەدەنێ. کاتێک کە ئەم شەهادە وەرەگرێت دەرچوو و دەرەجەیەکی باشی هێناوە زۆر شادومانە، دەم بە زەردەخەنە و پێکەنینە و هەموو خزم و قەوم و دایک و باوک و کەس و کار پیرۆزبایی لێکن. خۆی ڕەب العالەمین پیرۆزبایی لە عەبدەکانی ئەکا لەم ڕۆژەدا، حتا شانازی ئەکا لەبەر دەم فریشتە بەڕێزەکانی خۆیان، وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ گەورەترین ڕۆژێک لە ڕۆژەکانی دنیا ئەمڕۆکەیە، ڕۆژی عەرەفەیە. پەروەردگاری میهرەبانیەتە ئاسمانی یەکەم بە فریشتەکانی فەرمێ فریشتەکانم سەیری عەبد و بەندەکانی من کەن، هەمویان لە کون و قوشبنی هەموو دنیاوە هاتوون بۆ بەجێهێنانی ڕوکنێ لە ڕوکنەکانی ئیسلامەتیان کە ئەوش ڕوکنی حەجکردنە. بۆیە بەڕاستی هاتنی جەژنی قوربان مانای زۆری هەیە، مانای یەکریزی هەیە، مانای برایەتی خۆشەویستی هەیە، مانای پێکەوە ژیانی هەیە، مانای پێکەنین و زەردەخەنەیە، مانای لێبوردەییە، مانای ئەوەیە کە ئەگەر بێت و من و تۆ یا دراوسەیە یا کەسوکار یا دۆست ئەحبابەکان لە یەک نیگەران بوون، ڕۆژێک دێت لەو ڕۆژەدا ئەبێ هەمومان دان بە خۆمانە بگرین و لێبوردەبین و باوەشکەن بە یەکترینە و دەم بە پێکەنین من وەکو چۆن لە عادەتی کوردەواری خۆمانە الحەمدولله کە خویەکی زۆر جوانە. مسلمانان
ئەهلی گەڕک دراوسەکان ئەگەڕێن ماڵ بە ماڵ پیرۆزبایی لێگەکەن لە هەر ماڵێک نوقلێک هەڵەگرن لەوانەیە ئەو نوقلە زۆر زۆر کەم بێت یعنی حجمێکی کەمی هەبێ بەڵام زۆر مانایی هەیە کە من نمەکی ماڵی تۆم کرد تۆ برای منی هیتە خەڵکی هەر شوێنێک بی مادام لەم هەرێمە ئاژێ مادام لەم شارە ئاژێ مادام لە گەڕەکەمان ئاژێ مادام لە گوندێکە ئاژێ یا لە شارۆچکەیەکە لە هەر شوێنێکە ئاژین بەڕاستی ماناکانی مانا واتایە جەژن زۆر گەورەیە بۆیە ئەبێ ئێمە تەعزیمی ئەم ڕۆژەش بگرین و ئەم ڕۆژە زۆر بە گەورە بزانین چونکە خوای رب العالمین لە قورئانی پیرۆزە سوێنی بە نۆمینە و یەکەم ڕۆژی جەژنەکە خواردووە وەلەیالین عەشر والفەجری وەلەیالین عەشر یعنی سوێندی بەم دە ڕۆژە خواردووە کە سوێندی پێخوای یعنی زۆر گەورەیە یعنی زۆر پیرۆزە بۆ کێ پیرۆزە بۆ من و تۆ بۆ عەبدەکان بۆ بەندەکان لەبەرەوە جەژنی قوربان یا جەژنی ڕەمەزان سەرنج بدە جەژنی ڕەمەزان لە دوای یەکمان بە ڕۆژوبوونی موسڵمانان دێ ئەی ڕۆژوگرتنیش ناڕەحەتە بەڵام لە دوایە سەرکەوتنێکی زۆر گەورەیە کە سەرکەوتووی و لە هەمان کاتە توانیوتە کارێکی گەورە ئەنجام بدەیت توانیوتە لە مانگێکە سەرکەوی بەسەر نەفستە و هەروەها سەرکەوی بەسەر کۆمەڵەیە کۆسپ و ناڕەحەتیدا بەڵام بەڕاستیەکەی کۆتاییەکەی ئەبێ چی بێت ئینە مع العسر یسرا لە کۆتاییەکەدا خۆشیە شادیە کامەرانی بۆی خۆی رب العالمین لە دوای باسکردنی نوێژە جەژنەکانە فەرمێ کەذالکە سەخەرەها لەکم لتکبروا الله على ما هداكم ئێوە تەکبیر و الله ئەکبەر زۆر بکەن بۆیە ئەمڕۆکە کە ڕۆژی عەرەفەیە براکانمان خوشکانمان هەموو لایەکمان کەناڵە بەڕێزەکان کەناڵەکانی بەڕێستان کە پێویستە واجبە تەکبیرە و الله ئەکبەر لە هەر شوێنێکا بکرێ ئەو وڵاتە ئاوەدانە بێت بەرەکەتی خوا ڕووی تێیەکە خێر و خۆشی ڕووی تێیەکە من باوەڕم وایە کە ئێستا الحەمدولله ئێمەی کورد کە خوای گەورەم هەرێمە جوانی پێبەخشێن کوردستانە جوانی پێبەخشێن ئەبێ ئاوەدانی بکەینەوە بە ذکر و یادی خوا چونکە خوای گەورە فەرمێ هەر شوێنێک ذکر و یادی خوای تیابوو نوێژ و عیبادەتی تیابوو هەر ماڵێک هەر گەڕەکێک ئێستا لە گەڕەکانی شارمان لە هەموو شوێنەکان مزگەوت هەیە دەڵی الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر سەیرەکە ئەم الله ئەکبەر و تەهلیلە و تەسبیحات و ذکرکردن و دوعاکردن و قورئان خوێندن و ئەمانە هەر هەمووکە ئەبێتە بە خێر و بەرەکەت بەسەرمانە ئەشکێتەوە ئینشەڵڵا کە بەو شێوە بێ دکتۆر محەممەد یەکێک لە ئەرکاینەکان لە جەژنی قوربان قوربانیکردنە لە ڕووی ئاینیەوە دەستوری قوربانیکردن بە شێوە دروستەکەی چۆنە دیارە قوربانی سەربڕینی حیوان یەکێکە لە شیعارەکانی ئیسلام کە ئەڵێن شیعار یعنی بابەتێکی ئاینیە چونکە خوای رب العالمین لە سورەتێکی بچووکدا بۆمان باسەکە فەرمی بسم الله الرحمن الرحیم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر خوای پەروەردگار داوامان لێیەکە لە دوای نوێژکردن کە حیوان سەربڕین بە تایبەتی لە ڕۆژی قوربانە لە جەژنی قوربانە ئەمە شیعارێکە لە وشترەوە دەست پێیەکە بۆ ماڵا بۆ مەڕ بۆ بزن بۆ ئەم نوێنێک بۆ نۆبەن ئەمانێکە لە پیانەوتری ئەنعام قوربانیکردن بەڕاستی لە ئیسلامە زۆر زۆر گەورەیە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمی بۆ هەموو سەحەب ماڵێک بۆ هەموو ماڵێک بۆ ئەوەی کە خوای گەورە توانای پێبەخشیوە پێویستە قوربانی سەر ببڕێ لەم ڕۆژەیە کە لە بەیانیەوە دەست پێەکە سنەت وایە کە نوێژی جەژنەکەت نان نەخۆی لە قوربانیەکە بخۆی ینی سەری ببڕۆ و یەکسەر بیبرژێنە بەڵامی تر ئەمڕۆکە لە وڵاتی خۆشمانە بەڕاستی کە ئاوا دکتۆرە بەڕێزەکان داوامان لێ یەکەن یا با بڵێن بانگەوازێک هەیە کە بۆ لایەنی پاک و تەمیزی من خۆم وەکو مامۆسایەکی ئاینی نیگەرانم لەو خەڵکەکە ئابۆ شێوازە هەڕەمەکیە و بۆ شێوازە ناشرینە لە گەڕەکان لە شەقامەکان لە قەراغ جادەکان حیوان سەر دەبڕێت و ورگ و سەر و پێ و شتەکان فرێ دەیرێت و بۆگەنێکی زۆر دروستەکە واللهی ئیسلام بێبەریەلەوە ئەڵەم واللهی من تەحەدا ئەکەم لە یەک شوێنی ئیسلامە حیوان کە سەر بڕاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا دیسکێکی بینیە بەرخێک لە فەرمودەکە هاتووە فەرمێ مردار بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەوە بۆ چییە فەرمیان مردار بوو تۆ فەرمی ئەی بۆ پێستەکەتان نەگوری و ئیسفادەی لێ بکە جاوەرە کابرا بچێ
مەڕێگە حیوانە سەر بڕێ و وەرگ و سەرپیەکەی فڕێبە ئەمە شتێکی جوان نییە. شێوازی سەربڕینەکەی لە ڕوانگەی ئاینی پاکی پیرۆزی ئیسلام و بە شێوازێکی جوان هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەستی مبارەکی خۆی 63 وشتری سەر بڕیوە، بەڵام باوەڕ بکەن هەمویان بەکارهێناوە، یعنی شتیان فڕێ نەداوە. لایەنی پاک و تەمیزی چونکە ئیسلام پاک و تەمیزیە، نەزافەتە. تنظفوا فإن الإسلام نظيف. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئیسلامی کە هێنا بە دەستنوێژەوە هێنای، بە خۆشەوەدن. ئێستا ئەمڕۆکە کە برا حاجەکەمان چن بۆ عەرەفا ئەبێ خۆیان بشۆن، یعنی خۆشەوەدن ئەوەندە گەورەیە، پاک و تەمیزی ئەوەندە لە ئیسلامە گەورەیە. یعنی سەرنج بدە هەموو دەقەیەک، هەموو نوێژێ، هەموو عیبادەت، هەموو قورئان خوێندنێک ئەبێ تۆ دەستنوێژە هەبێ بە جوانی بە ڕێکپێکی. یعنی پاک و تەمیزی لایەنێکی زۆر گەورەیە لەسەر ئەو قسەی جەنابن لە ڕوانگە صحی و تەندروستیەکەیەوە. بەڵام لە ڕوانگە ئاینیەکەیەوە بەڕاستی قوربانیکردن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەبێ بە خێر و بەرەکەت بۆ ئەو ماڵە و شیعارێکە لە شیعارەکانی ئیسلام و بابەتێکە کە پێغەمبەر ئیبراهیم سلامی خوای لەسەر بێ و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم ئەم قوربانی ئەنجام داوە. یعنی سنەتی ئیبراهیم پێغەمبەرە سلامی خوای لەسەر بێ کە ئەویش لە کوردستان بووە، کە ئەویش یەکێکە لەو پێغەمبەرانە گەورانەی کە خوای گەورە لە قورئانە بە ئولول العەزم باسی کرد، یعنی خاوەن عەزم بوون، خاوەن ناڕەحەتی بوون لەگەڵ قەومەکانیانە. و دیارە قوربانیکردن بۆ هەر یەکێک لە ئێمە پێویستە دایک و باوکمان خۆمان بۆ خۆمانی بکەین. ئەو قوربانی کە سنەتە و واجبە لە لای حەنەفیەکان لە اختلافی بینی عولەما و زاناکان کە فەرموون هەندێکە فەرموون کە خوای گەورە فەرمێتی وەنحەر واجب ئەبێت، واجب ئەبێت لەسەر کەسێک کە هەیەتی. بەڵام باشتر وایە بچێتە قەسابخانەیەک، بچێتە شوێنێکی باش، یا بێنێتۆ لە ماڵەوە. ئەم حیوانە ئەبێ نەخۆش نەبێ، ئەبێ شەل نەبێ، ئەبێ با بڵێن کۆمەڵن نەخۆشی هەیە نابێ ئەو نەخۆشیانەی هەبێت کە ئەمڕۆ کە ئیسە دکتۆرە بەڕێزەکان لە دکتۆری بەیتەری دەستنیشانی ئەو بابەتانەکە شتێکی سەحیە، شتێکی شەرعیە و شتێکی دینیە. ئەی تۆ معقول نییە تۆ قوربانی سەر بێ، قوربانیش ئەساس بۆ خۆت و ماڵ و مناڵەکەتە. بەڵێ دکتۆر باست لەوە کرد کە ئەبێ مەرجەکانی تیابێ، یەکێک لە مەرجەکانی ژەوەیە کە بێت ئەو کەسی کە قوربانیەکە ئەنجامەیات ئاژەڵێک هەڵبژێرێت کە لە هەموو ڕێکەوە تەواو تەندروست بێ. ماشە بەس لە ئێستاە ئەم ڤایرۆسە هەیە، تای خوێنبەربوون هەیە کە هاوڵاتێکی ئاسایی بە ئاسانی ناتوانێت ئەو نەخۆشیە بدۆزێتەوە و ئەوە ئیشی پزیشکی ڤێتەنەریە. بەڵام هاوڵاتیانە چن بۆ نمونە لە مەیدانی ئاژەڵان لەوێ ئاژەڵێکە کڕێت ئەیهێنێتەوە بۆ ماڵەوە بەبێ ئەوەی هیچ پشکنێنێکی بۆ کرابێ. ئەمڕۆکە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر لەگەڵ لایەنی دکتۆر و پزیشک و تەبیب و ئەمانەیە. ئێمە لوقمانی حەکیممانێ وایە لە قورئانی پیرۆزە خوای گەورە باسی کردووە، یەکێ لە سوورەتەکانی ناوناوە لوقمان، سوورەتی لوقمان. لوقمانی حەکیمیش پیاو باشێک بووە. لایەنی سەحی مرۆڤەکان زۆر گرنگە، بۆیە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم شەو و ڕۆژە فەرمی دوعا بکەن اللهم إني أسألك العفو والعافية والمعافاة. يعني دعا بکەی بڵێ خوای گیان لە ساغیم پێن بەنسی بکەی. ئەی ژیانی مرۆڤ بە چیەوە بەندە؟ بە لە ساغی ئینسانی لە ساغ و چست و چالاک بەڕاستیەکە ئەتوانێت زیاتر عیبادەت و خواناسی بکە و جوانتر و باشتر لای خوا. خوای گەورە پێی خۆش نییە مرۆڤەکان نەخۆشکەون یا شتێک بکەن یا بابەتێک. ئێستا ئێمە بۆچی ئەڵێن جگەرە حرامە، نێرگەلە حرامە، مادە هۆشبەرەکان حرامن، ئەوەشی تیجارەتیان پێوەکە کاسبێکەشی حرامە. ئاخە بەڕاستیەکە حرامە، هیچ کەسێ بیان و نێنێتەوە بۆ ئەوەی کە بڵێ. بۆچی؟ لەبەرەوەی تەندروستی مرۆڤەکان تێکەدا، نەخۆشیان نەخا. بڕۆ لە خستخانە هیوە ئەڵە سەبەبی یەکەم جگەرە و نێرگەلەوەمانەیە بۆ سەرەتان، بۆ ژێرپەنجە و ئەم نەخۆشیە سیل و ئەنواعۆشکان. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام لایەنی سەحەتی مرۆڤەکان زۆر ئەخوێنێتەوە کە ئەمڕۆ کە ئەم نەخۆشیە باوە واللهی واجبە وەکو چۆن بەگوێ مامۆستاکە بەگوێ دکتۆرەکەش بڕۆ بچۆ ئەم حیوانە سەر بڕیایی کڕیت بیبەرە قەسابخانەیەک، بیبەرە شوێنە 4 ڕۆژە، 4 ڕۆژەکە فریاکەوی. من لێرەوە داوا لە دکتۆرە بەڕێزەکانی ژەکەن کە بێنە سەر خەت. ئاخە بەڕاستی بمانەوێ نمانوێ، یعنی ئەم حەقەتە بێ بزانین میلەتی کوردی ئێمە قوربانیەکە، یعنی سەتتاپای هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس بێتە سەر خەت کابراییکە. ئێتە حەد چۆنێ بێ
ولی سلێمانی قەدەغەڵکە ئەچێت لە پێنجێنێکە لە سەی سایقێکە ئەچێت لە شارە زۆر بەڵام گرنگەوەی بە شێوەیەکی تەندروست بێت. ئاخر قسەکەم لەسەر ئەوەیە کەواتانە ئێمەش پێویستە وەکو چۆن مامۆستا ئاینیەکان لە ڕۆژی جومعەیە بەیانی زوو هەڵەسن نوێژی بەیانیەکەن نوێژی جەژنەکەن بۆ خەڵک ئامۆژگاری خەڵکەکەن بۆیە لێرەوە واجبە لەسەر شانی وەزارەتی ئەوقاف ئێرشاد و با بڵێن فەرمان دەرکە بۆ خەتیبەکان بۆ مامۆستا بەڕێزەکان کە ئامۆژگاری سەد تا پای نوێژخێنەکان بکەن چونکە خەڵکی هەموویەت بۆ نوێژ و بۆ جومعە و بۆ با بڵێن بۆ نوێژی بەیانین و نوێژی جەژن پێویستە پیان بوترێ بڵێ خەڵکی نەبرای من کاکە عیب نییە شتێکی جوانە وەکو کۆڕۆنامان تێپەڕان الحەمدولله و مامۆستا ئاینیەکانیش هاوکارێکی زۆر گەورە بوو لەگەڵ لایەنی تەندروست با بڵێن تەندروستی سلێمانی و کوردستانمان بۆ ئەوەی کە خەڵکی دوورکەونە لە نەخۆشی واللهی ئەمڕۆکە ئەگەر ئەم نەخۆشیە هەبێت باشتر وایە و خەڵکێکیشێ بەڕاستی ئەنواع عشقان حیوانی هێنە واللهی نەخۆشی تایە واللهی خواردنی پیسی دراوەتێ واللهی لە نازانم لە جۆرجیاوە حیوان هاتووە لە هیندۆ هاتووە لە ئێران حچی کوڵ قژبنی دنیاوە حیوان هاتووە کوردستانمان پێویستە براینن تۆ خێرێکەکەی خێرەکە بە جوانی بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی رحم الله امرأ اذا عمل عملا اتقنه رحمتی خوا لەو کەسە بێ لەو ئیماندارە بێ کە ئیشێکەکە ئیشەکەی بە جوانی بکە ئیشەکەی بە جوانی بکە خوای پەروەردگاریش چیرۆکێکمان بۆی گێڕێت و چیرۆکی قابیل و هابیل و کوڕەکانی نەوەی ئادەم گلەیان لێ کرد قابیل وتی هابیل خۆشەویستترە وایە و ئەمانە خوای رب العالمین فەرمووی کاکە یان هەر یەکەتان قوربانەی حیوانە شتێش بێنە سەر بڕن لەسەر ئەو گردە ئەگەر کامەتان زۆر بە دڵسۆزی و بە نێتێکی باش و خوا قبوڵیە کە ئاگرەیەک دەی سووتێن و یعنی وتی نیشانەیە بۆیە ئینسانی ئیماندارە بێت لەمەوە تێبگا کە کام شتەی جوانە کام شتەی باشە بۆچی لە ئیسلامە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ضحى النبي صحابة ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين پێغەمبەر صلی الله علیه و سلم قوربانی کرد بە دوو بەرانی وەکو خۆمانە چاوڕەشی شاغداری جوان ئاخر بەران گاڵتە نییە بەرانی ئێستا سەرنج بدەی ینی حیوان مەڕووماڵاتی جوانمان هەیە بە جوانی بەخێو کراون بەڵام ئایا ئەمڕۆکە کێ پێمان بڵێ ئەم حیوانە نەخۆشەیە ساخە بەڕاستیەکەی دکتۆرەکان وەکو چۆن لە قەسابخانەکانە هەیە من داواکارم کە هاوڵاتیانمان بەگوێمان بکەن و ئەگەر هاتوو حیوانەکەشی هێنایەوە لە ماڵەوە سەری ببڕێت خۆی سنەت وایە سنەت وایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە فاتیمە الزەهرای فەرموو بە کچی بەڕێزی فەرموو فەرمی ئەی فاتیمە بچۆ سەیرکە قوربانەکەت کە هات سەری ببڕە یعنی خۆی ئامادە بێ سەری ببڕێت و بە کابرا بڵێ بسم الله خوای الله ئەکبەر خوای گیان بەناوی تۆ هەر بەناوی تۆ سەری بڕم هذا منکە وەلەک سەری بڕۆوە ئامادە بێ بەڵام بە جوانی و بە پاکوتەمیزی پاشەڕۆی ئەو حیوانە بکاتە ناو عەلاگەیەکەوە لە شوێنێکی باش داینێ هەتاوەکو ژینگە پارێز و برانی شارەوانیمان دێن ئان بن یعنی پاک و تەمیزی وڵاتەکەت خانووەکە ئێستا سەرنج بدە لەم شەو ڕۆژەیە هەچی ژن هەیە و پیاو هەیە گەورە و بچوو لە ماڵە خەریکن گسکێن و شت پاکەن و دێن و حەقیان ماڵ جوانەکەت ئێ باشە ئەی تۆ چۆن گەڕەکەت پیسەکەی ئە چۆن ڕجادەکەت پیسەکەی خەبڕاستیەکەم عاقڵەتی نییە بەڵێ دکتۆر شتێکی تر کە ئامادەکاری هاوڵاتیان مسلمانان بە تایبەتی بۆ بۆنە ئاینیەکان ئەگەر ئێستا جژنی قوربانمان لە بەردەمایە باز لە جژنی قوربان بکەین بەڵام هاوڵاتیان بە گشتی گلەیان لەوە هەیە نرخی کاڵاو شتومەکەکان بە ڕێژەیەکی بەرچاو بەرزە بێتەوە وڵاهی ئێمە الحەمدولله مسلمانیش ئەمرێکی پێکراوە کە بەڕەحم بێ بە بەزەیی بێ برا بێ خۆشەویست بێ يعني پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرمی لا يؤمن احدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه يعني اوی که ایمان تمام نابه کامل نابه حتی اوی بو خود پی خوش بو براکش پی خوش بی بداخل که اگر خلقی کبه ان شاء الله من باورم وا کنبت من وا تمناك ما خوزگا خوازم که اوشتنبت بلان براسکی پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرمی اوانا ملعون لعنت يعني ليه كريت ككالاكانيان جرانكن لم كاتانه شتيكي زور ناروايه زور ناشرعيه او يخوي بمسلمان زاني ودياني منش داواكارم لها ولاتيانش كا
لەم شەو ڕۆژەیە ئەمڕۆ کە بە تایبەتی بە ڕۆژوو من خۆم لە ماڵەوە داوام کەوتم بە ماڵەوە وتم ئەمڕۆکە ئینشاڵڵا بە ڕۆژوو ڕۆژی سێشەمە کە ڕۆژی عەرەفەیە کاتان لێکم خۆتان هیلاک مەکە باوەڕ بکە ژنی وا بوو ئێمە لە گەڕەکەمان ساڵێکیان دادەیەکی بەڕێز خۆی گەورە بە شەید قوبوڵیکە ماڵەکەی شۆدبوو بە ئاو چووە ناو پلاکانەوە گرتی و مرد یعنی بەڕاستی ئێجگار واژ نا خۆ هەموو ماڵە بەشی خۆی پاکوتەمیزە یا بەشی خۆی کەلوپەری هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش وەخت قاتێ جلی هەبوو یعنی جلێکی تایبەتی هەبوو بردەیەک کە ئەیدەن بە سەرشانی خۆیانەیە با بڵێن دەستداشەیەکی تایبەتی هەبوو جلێکی یەمانی بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایانە لە جێژنەکانە لەبەر یەکە جا ئەوەش بابەتێکە کە ئینسان جلی جوان و بۆنی خۆش و دوورکەوێتە لە کۆمەڵی مەسائلی سیر و پیاز و خواردن و ناڕەحەتی بەڵام زیان مەصرفی ضرورە زیان مەصرفیش باش نییە تۆ ڕۆژی جێژنە بەڵام جێژنە بەڵێ وتمان جێژنە بەڵام لە هەمان کاتیشە ئاگال لە سەحەتی خۆی معقولە یعنی یاڵا عادی ئیسعاف بیڕفێنەوە ڕاکەچی ئەوەی جکلێت خواردووە ئەوەی چارەسات خواردوونی گۆشت خواردو نابێت بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەیام التەشریق ئەیام ئەکل وشرب فەرمی ڕۆژانی جەژنی قوربان ڕۆژانی خواردن و خواردنەوەیە ڕۆژانی عید و پێکەنین و زەردەخەنە و ئیبتیسامەیە بەڵێ فەرمی ئەوە بەڵام لە هەمان کاتیشە یەک سەحابە نبووە لە ژیان نامەیان نووسراوی بڵێ وەڵا لە ڕۆژی جێژنە ئەوەی خواردوونە خۆش کەوتووە یعنی ئەوە هەیە کاتە لە هیچ شتێکە زیادە ڕاوی ناکەن دکتۆر محەممەد هەندێک لە کەسەکانیش هەن کە لەم ڕۆژەیە لە جژنی قوربانە لایەن وای یان پێیان باشترە ئەڵێ ئەو بڕە پارەیە کە من ئەیەم بە ئاژەڵێک با بیەم بە کەسێک لانێ ئەو پێداویستی تری هەبێت کێشەی هەبێت بە پارەکە جێبەجێ بکرێت هەر بۆی لانەیە لای وابێت ئەگەر قوربانی کرد پارەکە با بە کەسێک خێرەکەی شامل ئابێت کاتانە وایە بەڕاستی فەرموو یەکەم شت دیارە قوربانیکردن سنەتە لە ئیمام شافعی لا شافعیەکان کە ئەکسەرێتی کورد ئەو بۆچوونی ئیمامی شافعی پێ باشە وەک خۆمانان لەسەر مەزهەبی شافعی فەرمی سنەتە بەڵام واللهی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ یەکێ لەو شتانە کە ئەفضل الأعمال أن تدخل السرور في قلب مؤمن باشترین کردەوەی لەم ڕۆژانە ئەوەیە خۆشیەک شادومانیە کامەرانیەک بخیتە ناو دڵی برایەکی مسلمان جا ئەوەتە قەرزێکی لە کۆڵەکەیتەوە یا یارمەتی ئەدەی شتێکی بۆکەی یعنی برسیەتیەکەی داماویەکەی فەقیریەکەی سەمن زۆر جار وتم ئەمڕۆکە وتم دوێنێژ وتم حکومەتی هەرێم دەستی خۆش بێکە بەڕاستی موچەی تەوزیع کرد گیرفانی هەموو موچەخۆرانی گەرم کردەوە ماڵەکانی ئاوادان کردەوە بەڕاستی شتێکی زۆر جوان بوو ئەمە نەک بڵێن بۆ بابەتێکە بڵێن مامۆسا بەشان و شەوکەتی شتێ هیناکە بەڵام بەڕاستی دەستخۆشیان لێەکەین کە خۆیان هیلا کرد برایانمان دائیرەکانمان کە توانیان و ئەمڕۆکەش موچە بدەن بە خەڵک بەڕاستی عەزابێکی زۆر گەورەیە دایک و باوک لە ڕۆژی جەژنە هیچی نەبێت یعنی ئاینی ئیسلام زۆر ناڕە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو بەرانی هێنا یەکێکی سەر بڕی فەرمی ئەمە ئەهلی بەیتی بۆ ماڵ خۆم و ماڵ و مناڵ ئەمە یەکێشی سەر بڕی فەرمی عن ئومەتی بۆ ئەو ئومەتەم بۆ ئەو کەسانی کە ئومەتی منن شایەتمانیان هێناوە بە من و داخلی ئیسلام بوون کە نیانە کە فەقیرن جا قسەی جەنابە بەنسبەت قوربانیوانە بڵێ باشتر وایە لە قوربانی و بیکەی بەخێر نا بەڵکو هەموو مسلمانێک هەموو دەوڵەمەنێ هەموو کەسێک کە دراوسێ یەکن کەسوکاری خۆی ئەزانێت دراوسێکەی ئەزانێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر دراوسەیەک هەر مسلمانێک دراوسێکەی بێشێ و سەر بنێتەوە و بزانێت یعنی برسیەتی بزانێت کە فەقیرە ئەم یارمەتی ناوە ئیمانی نییە لە ئیمان و ئیسلامەتیە چێتە دەر کەواتە باشتر وایە لەم ڕۆژانەیە لە ڕۆژی عەرەفە بە تایبەتی ئەمڕۆ دەوڵەمەنەکانمان برا بەڕێزەکانمان هاوڵاتیانمان با بڵێن دراوسێ بەڕێزەکانمان کە ئێمەی میلەتی کورد میلەتێکی نەرمونیانین میلەتێکی زۆر بە سۆزین بە ڕەحمین بەڕاستیەکەی ئەگەر تۆ مریشکێ بەری بۆ ماڵی دراوسەکە هیچ عیب نییە یا مەسەن بۆ نمونە قەرزی لێ کردووی لە جێژنایان لە پێش جێژنا بڵێ برا خەفەت مەخۆ قەرزەکەت عەفو دەکەم قەیچێکە بیبەخشە بڵێ برام هەیە بەهەشت ئەکڕە بەهەشت خۆی گەورە فەرمێ ئایا ئەتانەوێ بەهەشت ئەتانەوێ بەهەشت کردن بەهەشت بە چی ئەکڕێ بە دوو کاری وات بە کارێک کە مەسەن ئەمڕۆکە ڕۆژی جەژنە جلوبەرگێکی جوان بکڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو مناڵانە مناڵێکی بینی بێتاقەت بوو ئەمڕۆکە ڕۆژی ئەوەیە کە چەندەها هەتیومانەیە
والله گوناحە ینی باوکێک بڕاتوانێت بە زەردەخەن و بە پێکەنین لە بەرچاوی مناڵی هەتیوان دەستبێنێ بەسەر مناڵەکە و ماچیکە لە پێش هەموو شتێکا بچێ مناڵەکە ئەو بێنێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم کردی فەرمی وەرە ڕۆڵە وەرە تۆ قبولتە من لەگەڵ هاوسەرمان دایک و باوکە بووم ئێکی خوائیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو باوکێکی بە سۆز و مهرەبان بێت یعنی بەڕاستی ئەم ڕۆژانە ڕۆژانێکی ناسکن ڕۆژانێکی ئەوەن کە والله يحب المحسنين خوای گەورە ئیحسانکەر و محسین و چاکەخوازی خۆشەوێ ئێبرای من ئەمڕۆکە ئاگادار بە خەڵکانێک هەیە باوکی مردووە هەیە دایکی مردووە هەیە برای مردووە هەیە تەعزیە لێ بووە ئاگاد لە ژیانی بێ بەڵێ شەرعەن دروست نییە تەعزیە با بڵێن تەعزیە تازەکردنەوە ئەمانە شەرعی نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی حەمزە شەهید بوو لەگەڵ 70 کەس لەگەڵ سەحابەکانە هیچ لە وارد نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی جەژنە وەک خۆمانە بڵێن وەڵا تعزیە تازە ئەکاتەوان و نیگەران نابێ من باوکم بە ڕەحمەت بێت لە 23 ڕەمەزانە وەفاتی کرد بە هەموو کەس و کار و خوشک و برا و دایک و ئەمانە وتم هەمووتان جێژنەکە خوا گیان ئەوی خۆش ویسێ لە مانگی ڕەمەزانە ڕۆشتەوە و هەمووشمان ڕازین بە قەزا و قەدەری خوا و ئەبێ پێکەنینیشمان هەبێ چونکە ڕۆژی پێکەنین و زەردەخەنە و پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرمی هذا عيدنا أهل الإسلام عيد يعني شي يعني جژن يعني شي يعني شادوماني كامراني جلی جوان لەبەرکردن بۆیە ئەو برا بەڕێزانە با بچن قاتەجلێک بلووسێک کراسێک شێتێک بکڕێ بۆ ئەو مناڵەکە هەتیوە دڵی خۆشکە یارمەتی بدە بەڵام قوربانیش کە ئیکا قوربانی بکە لە بری کیلۆیە 2 کیلۆ بنێرێ بۆ ئەو ماڵە فەقیرە ئەوان یارمەتی دادا چونکە دڵی خۆشە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێت تەهادوا تەحابوا با بە هەدیە بدەن بە یەکترین با یەکترینتان خۆش بێ یعنی بەسەر جەمبەڕاستەکەی جێژن ڕۆژی ئاشبوونەوەیە ڕۆژی یەکریزیە ڕۆژی یەکلاشەییە ڕۆژی خوێندنەوەی خەمەکانە ڕۆژی ینی سەردانکردنی یەکترینە ئاشتەواییەکی گشتیە وکرە وەڵا ئاشتەوایی لە ئیسلامایە وەڵی خۆشی لە ئیسلامەتیایە وەڵی خۆشی لە جێژنایە تخوا ئەگەر ئەم جێژنە ئێمە وەکو میلەتی کورد من ئەم پەیامە لێرەوە لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەوە تخوا تکاتان لێ یەکەم گەورە پیاوان سیاسیەکان حیزبەکان تو ئەو خوا کە هەمومان باوەڕمان هەیە ئەم جێژنەکەن بە جێژنی ئاشتی گشتی تو خوا بە هەمومان لە گەورەکانەوە دەست پێ بکەن ئێستا من باوکێکم جەناب باوکێکی دایکێکی ئەگەر تۆ لەگەڵ هاوسەرەکە تا ئاشت نەبی ئەی شوکڕەکە چۆن ئاشتە بن ئەی ئێمە ئەگەر گەورەکان ببینن کە ئاشت بن کوردستانمان ئاوەدان بێت ئێبرا وەڵی گەورەترین نعمەتی خوا کە پێی بەخشین ئەم کاتەیە کە کورد تیاتی سەربەخۆین خۆمان هەین الحەمدولillah هەین برا هەین عێراقی جەڵێ کاکە وەرە با پێکەوە دانیشە ئێبراوەکەی ئەوە نیعمەت نی وەڵام زۆر جاوتومە ئەمە نیعمەتێکی خوایە بەرەکەتێکی خوایە کە عێراقەڵە وەرە بە هەمومان پێکەوە دانیشە ئێ وەڵا باشە بە هەمومان پێکەوە دانیشە با برابین با بڕیارێ دەرکەین بڵێن هەمومان لایەنەکان کاکە بۆ عیبە گەر ئێمە لەگەڵ یەکا دانیشە بۆ عیبە من لەگەڵ تۆیا دانیشە بۆ جیاوازی بخوێنینەوە لایەنی هەمومان پێکاتەکان خەڵکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەدینە لەگەڵ جوولەکە ژیاوە بابا خەڵکی کەی ژیاوە ئیسلام شیعارێکی سلم السلام السلام ئاشتی خوازی ڕق والله لە ئیسلامە ڕق نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە پێ ئەفەرمێ چی ئەفەرمێ وبرحمة من الله لنت لهم خوار رحمتك نادو جاملتي كد زول بالرحمة بس زو شتي لبيلش بالرحمة خواتو لن الملياني في غمس صاصم المليان صحابة فرمون والله يكي كان فرمي والله دس على خزمتي ابو روجي اوفيك من لي نبيني فرمي والله اللي قال خزانه كان شي في غمر صلى الله عليه وسلم روجي نبوه رخنا للخزانه كان يبقى بلا امشي اشتبوها اما اسد ليلا ونهارا قليمان هي ناڕەحەتی نیگەرانین ئەرە ژنەکە ئەمە بۆوایە ئەمە بۆوانە ئێدە بەسە برا تۆزە پێکەنە تۆزە قسەی خۆشکە تۆزە ڕووخۆشی تۆزە برایەتی تۆزە خۆشەویستی یعنی بەڕاستیەکە ئیسلام زۆر گەورەیە و خۆشی پێیە و شادی پێیە و جەژنی پێیە و برایەتی پێیە بەڕاستی ئەوانشی کەڕقاوین و دائیمەن ناو چاو گرژ و تاڵن واللهی نەخوا خۆشیەون نە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئومەتی خۆی زانێ
بەڵکو دڵ و دەرونیشیان دائما نەخۆش زۆر سپاس بە وتە جوانەکانی بەڕێزت خی گەورە موفق شڵا کە بە وتەکەی بەڕێزت ئەم جەژنە ببێت بە دەرفەتێک هەر کەسێک هەر کێشەیەک دڵێشانێک لە دڵی هەیە بە تەواوەتی لە دڵی خۆی دووری بخاتەوە بەتایبەت یەکەم جار لە ئاستی کار بەدەستەکانە دەست پێ بکات و دواتر بێتە نێو هاوڵاتیانەوە سپاس بۆ سپاس بۆ بەشداریکردن دکتۆر محەممەد سپاس دەکەم